من لە ناحیە تەکیەوە هاتووم لە ناحیە تەکیەوە هاتم لە تەکیەوە بنزین سیعری 2 قات و 4 قات و 5-6 سیعری هەیە هەتا دێتە ئەم قەرەنجیرە کە دێتە ئەم قەرەنجیرە بە 450 لە سلێمانی سەیرەکەی بنزینەیە لە شوێنێ بە 750 لە شوێنێ بە 800 لە شوێنێ بە 675 لە شوێنێ بە 800 باش ئێمە لە کوردستانێکە ئەژین 30 ساڵ ئەمانە حکومەتن بەناوە دەوڵەتداریەکەن دەوڵەتداری وا نابێ پاش 30 ساڵ هاتوونەتە دوای دواوە بۆ هەیە 2 ساعت بنزین نەبێ دایم هەیە دەستێک لە کەرکووکە ترازی بنزین بە بیتاقە نییە بڕۆ لە کەرکووکە ترازی بچۆ تکری بچۆ سامەڕا بچۆ بەغدا لە هەموو شۆنەکان گاز بنزین نەوت هەمووی بەبێ بیتاقە فولی کە بڕۆ کوالیتی بنزینەکەشدان زۆر چاکە من ئەو بیکاشۆس پێم پێ دایم لێرەتی یەکەم لە کەرکووتی یەکەم هەچی کێشەی نیەتی ئەمەی کە بە 750 و بە 800 لەو قەنەعاتە ئەم تێکە لە هەولێرە سوتیتەوە لە هەولێر تێکە تۆ لە سلێمانی بووی نێو ڕێبستوی کەس نازانێت بنزینە غازە گازە ئاگرە نازانی ئەم هەموو مەزینە هەیە کاکە ئەی بۆ هەرزانی ناکەن ئەگە خۆیان بە دەوڵەت دەزانن یان با لە خەڵک بگەڕێن با بۆ خۆی عالم بنزین بێنە بە کوالێتێکی بەرز یان ئەوە تا یەک جا بڵێ کاکە ئێمە حکومەتداریمان بۆ لاکرد ئێمە خوا حافیز و شێ دێتە سەر حکوم ئەوە ڕێگە ئاچۆغە بەڵام ئەمانە ئەوەش ناکەن ئێمە وەکو ساق تەنکەرەکان لێرە وەستاوین بۆ سرەی گاز لە 2015ەوە لە حکوومەت ئێرەمە گاز بەی شێوەی نەماوە لە حکوومەت عێراقیشە هەیە گاز بە 400 لای خۆمان بە 625 هیچ گازێکیش نییە بە ناوی حکوومەتەوە هەمووی توجاریە ئەم گازەیش کەیسەیە وەستاوین لە بەیانەوە تەنکەر نەهاتووە وەڵێ نییە هی حکوومەتی عێراقی ئەمیش دەستی خۆمانی تێکەوتەوەی کورد ئیستا بڕۆ لە کەرکووکە هەیە هەموو گازێک بە ئیسراحەت وەرەگیرە و هیچ مشکلێکشی نییە بەس ئەوەی کە دەستی خۆمان بچێتە ناوی کورد بچێتە سەری گاز نامێنە بەی شێوەیە بنزین نییە لە بەیانیەوە سیارە لەوەیە بڵێم 5 کیلۆمەتریش سیارەی بنزین وەستاوە بۆ بنزین لێرە لە چەمچەماڵ بە 725 لێرە بە 420 یان دەنێ لە 2015ەوە لترێ گاز مەوەەر نەگردە من لە حکوومەتی ئێرەم لتر گاز نەماوە بەی شوێنە دەفتەر ماوە نەگاز لە عێراقا گاز بە 420 بە 400 لە کوێ تێیەکەی چێنێکی شتێکەکەی بە سراحەت خۆ تێیەکەی من لە سلێمانی هاتووم لە سلێمانی هاتووم پاسم هەیە یەکەم جارمە دێ بۆم بنزین سیعرەکانیش بەڕاستی فەرقیاتێکی گەلێ زۆرە یعنی لە سلێمانی بە 750 بنزین تێەکەین لە ئێرەش بە 450 ینی سیارەکە 300 دینار فەرقی هەیە ینی من عایلەیەکی لەسرە خۆم لەوێ کرێچیم ڕاستی وڵا کوالیتی ئێرە من وەکو خۆم زۆربەی سایەکان باسیەکەن ئەڵێن کوالیتی زۆر لەوەی حکوومەتی هەرێم باشترە و چاکترە و شتێکی باشە بەس سیعرەکەی ئیمڕۆ خەڵک زیاتر مەقسەدی سیعرە بنزینەکار چۆنی بێڵە ئیدارەی پێکەم بەڵام جیاوازی سیارەکە 300 دینار لە لیترێکە زۆرە ینی کارە ساتە بەڕاستی ینی حکوومەتێک تایسە نەتوانیت بنزینەکە لە بازیانەوە بێ وە قەرەنجیر و وە کەرکووک تو لە ناوخۆی خۆتابی نەتوانی ئیدارەی دووسێ محافزەی پێ بدەیت لە هەولێر هەروە لە سلێمانی هەروە ینی ئەمە کارە ساتەوە ینی بەڕاستی کارە ساتێ حکوومەتێک نەتوانێت بنزینی ناوخۆی خۆی دابین بکە